سید قوتب ڕەحمەتی خوای لێبێ ساڵی 1906 لەدایک بوو، ساڵێک لە دوای ئیمام بەنا ڕەحمەتی خوای لێبێ لە ئۆکتۆبرە. لە خێزانێکە باوکی دوو ژنی هێنابوو، لە ژنی یەکەم کوڕێکی هەیە، لەم ژنەی دووهەم 5 مناڵی هەیە. سید قوتب محەممەد قوتبی برای کە 13 ساڵ لەو بچووکترە، کچی یەکەمیان نەفیسە کە کوڕی نەفیسە لەوانەیە کە لە ژێر تەعزیبە لە زمانی جەمال عەبدولناسڕە کۆچی دوای کرد کە سەریاندا بە قەراغی حەوزەکەیە ڕۆحی دەرچوو لە بەرچاوی سید قوتب ڕەحمەتی خوایان لێ. دوای ئەو ئەمینە قوتب و حەمیدە قوتب کە هەردووکیان ناسراون و ئەمینە قوتب شووی کرد بە کەمال سەنانێری دوای نزیکی 28 ساڵ یان زیاتر لە مارەکردنی لە ناو سجنە. ئەویش لە دەرەوە هەر ئینتیزاری کرد و دوای کەمال سەنانێریش ڕەحمەتی خوای لێبێ لە زەمەنی حوسنی مبارەکە کوژرا، ئەویش لە ژێر تەعزیبە، دوای وتیان خۆی ئەعدام کرد، واتە خۆی خنکاندو. و حەمیدە قوتبیش هەرێکێکە لەو خوشکە بە ڕێزانی کە ئەرکێکی زۆریان کەوتە سەر و ئەشکەنجە ئازارێکی زۆریان لە پێناوێ چێشت. سید قوتب ڕەحمەتی خوای لێبێ بە چەندین مەرحەلەی ژیانی تێپەڕ بوو. مەرحەلەی یەکەمی مەرحەلەیەکی وەکو خۆشی باسیەکە ماوەیەک مەرحەلەیەکی شەککە، مەرحەلەیەکی نادینیە، ئەگەرچی لە 10 ساڵی قورئانی لەبەر کرد. پاشان مەرحەلەیەکی هاتنەوە بەرەو ئەدەبیاتی ئیسلامی و ڕووکردنە ئەدەب بە تایبەتی و بوو بە یەکێک لە ئەنسارە بەهێزەکانی عەباس مەحموود العەقاد و دژی نوێخوازی شێعرەکانیش بوو. لەو سەردەماکە چەندین کەس وەکو سەلامە موسا و ئەوانە تەبەنایانە کرد. لەو فترانە هەمووی قووەتی زمانی عەرەبی و بەلاغەی عەرەبی پاشان ئیعجازی قورئان و قووەتی قورئانی زیاتر ڕوون کردەوە و کتێبەکانی ئەو سەردەمەشی عیبارەتن لە ئەو بابەتانە، ئەگەرچی باسی هذا الدين والمستقبل لهذا الدين و هەروەها التصوير الفني في القرآن الكريم لەو مەرحەلە نووسیوە. بەڵام کتێبی العدالة الاجتماعية في الإسلام کە ساڵی 1948 نووسی بە خەتێکی فاصلدا ئەنرێ لە نێوانی مەرحەلەی ڕابردوو مەرحەلەی دواتری. سید قوتب ڕەحمەتی خوای لێبێ لە زیرەکەکان بوو، لە وەزارەتی مەعارف تەها حوسێن وەزیری مەعارف بوو کە سید قوتب لەبەردەستیا بوو. دوایەوەی زیرەکێکی زۆری تیا دەرکەوت و تەها حوسێنیش تەبعەنەی بینی. تەها حوسێن بە باشی زانی بینێرە بۆ بەعثەی ئەمریکا، ناوی دەرچوو بۆ ئەوەی کە بڕوا لە ئەمریکا بخوێنێ. چوو بۆ ئەوێ ساڵی 1948 تا وەختێک ئیمام بەنایان کوشت ڕەحمەتی خوای لێبێ لە شوباتی 1948. سید قوتب ڕەحمەتی خوای لێبێ لە خەستەخانە کەوتبوو چونکە چەند نەخۆشیێکی وەکو ذەبحەی سەدری لە مناڵیەوە هەر لەگەڵی بوو. هەڵێ لە خەستەخانەکە بووم کە وەختێک ممەڕیزەی خۆی کرد بە ژوورا و جەریدەیەکی پێبوو، هاواری کرد عیملاقی شەرقیان کوشت، کەڵە پیاوە گەورەکەی ڕۆژهەڵاتیان کوشت، بە مژدایدا بە خەڵکەکەی تر بە دوکتۆرەکان و نەخۆشەکان. منیش وامزانی، سید قوتب بەفەرمێ، منیش وامزانی کەسێکە لە هەندستانە، کەسێکە لە ئەندۆنیسیا، لە وڵاتێکی تر. دوای کە جەریدەکەم بینی سەیرەکەم باسی کوشتنی ئیمام بەنایە ڕەحمەتی خوای لێ حەسەن عەبدوڕەحمانە ساعاتی کە دامەزرێنی ئیخوان الموسلیمینە لە ساڵی 1928 ئیخوانی دروست کرد و لە شوباتی 1949 اغتیال کرد لە زمانی مەلیک فاروق. سید قوتب ڕەحمەتی خوای لێبێ لەو ڕۆژەوە متەئەسر بووە بە حەسەن بەنا و بڕیاریشی دا بگەڕێتەوە. وازی لە خوێندنەکەی هێنا و گەڕایەوە. پاشان ئەو کتێبەی نووسی العدالة الاجتماعية في الإسلام، چونکە پێشتریش مەقالەکانی هەمووی لەسەر دەرەبەگ و ئاغایەتی و استعمار و لەسەر کۆمونیستیش نووسی، هەروەها لەسەر قبوڵ نەکردنی ئەو عبودیەتەی کە بە زۆر چەسپێنراوە بەسەر خەڵکە. لە کتێبی دراساتون ئیسلامیەکەی خۆیان مەقالەیەکی زۆر بەهێز هەیە بە ناوی العەبید کە ئەوە هەمووی عەکسەکات. سید قوتب ڕەحمەتی خوای لێبێ لەو سەردەمەشە ڕوحێکی شۆڕژگێڕانەی ئازاد و ئازای هەڵگرت بوو. لە 1948 کە ئەو عەدالەة الاجتماعية في الإسلام نووسی کە لە مقدمەکەیە پێشکەشێکە بەو لاوانەی کەوا مەزانی لە خەیاڵمان و دوورن ئێستا لە واقعە ئەیان بینم، کە دیار بوومە بەسی لە گەنجەکانی ئیخوان الموسلیمین بوو و دوای ئەوەش هاتە ناو ئیخوانەوە لە ساڵی 1952 بوو بە ئەندامی شورا. هەر لەو ساڵەیە ئینقلابی جەمال عەبدولناسر بوو لە
تەموزی 1952 و سید قوتب 4 ڕۆژ پێش ئینقلابەکە جەمال عەبدولناسر و جەماعەتی کە پێیانوتن ئەفسەرە ئازادەکان و ضوبات الأحرار 4 ڕۆژ پێش ئینقلابەکە لە ماڵی سید قوتب کۆبوونەوەیان بوو. سید قوتب وایان داهەنا کە ملهیمی شۆڕشەکەی و ئەو بیرمەندی گەورەیانە و ئەو ئاراستەیانەکە بۆیە وەختێکە جەماعەتی ئەفسەرەکان ئینقلابەکەیان کرد بەسەر مەلیکا و خۆیان بوون بە حاکمی وڵات لە یەکەمین کۆبوونەوەیە و یەکەمین ئاهەنگێک کە جێڕان بە مناسبەی سەرکەوتنەوە هەر هەمویان دانیشت بوون و سید قوتب کەلیمەکەی خۆی پێشکەشە کرد. شتێکی زۆر مهم بوو کە ئەبوایە ئەوەی کە سید قوتب تەقدیمەکە لەو مەجلیسە عەسکەریەیە، هەرچەندە طبعاً کە ئەڵێن مەجلیسێکی عەسکەری یعنی مناسبەکە ئەوەیە بەو بۆنەیەوە جنا سەفارات و شخصیات و ئەوانەش هەموو نوێنەری خۆیان ناردبوو بۆ ئەم کۆبوونەوەی. لەوێ ئەبوایە محەممەد نەجیب کە ڕئیسی جمهور بوو سید قوتب تەقدیم کە، یعنی هەمویان ئەوەندە بەلایەن و سید قوتب ئینسانێکی گەورە بوو. 51 ساڵ تێپەڕی بەسەر ئەعدامکردنی سید قوتب ڕەحمەتی خوای لێ. لە ماوەی ئەو سەردەمەی کە درا بە دادگا في ظلال قورئانیان هێنابوو، هەڵیان کۆڵی بوو، شێوەی دەمانچەیەک و دەمانچەیەکیان تیادانا بوو، مخابرات هێناویتیان ئەوە سید قوتب في ظلال بە خەڵکەڵێتەوە، بەڵام ئەو تا لە نوسخەی خۆیان في ظلالەکەی بەم شێوەیە لێ کردو شوێنی دەمانچەی تیا کردوت. وخواژەسانە کە شتێکی وا بەری ئەو چووکە سید قوتب زۆر لەوە گەورەترە ئاياتی خواوا لێ بکە، ئەوە تەفسیرە و ئاياتی قورئانیشی تیە، نووسینی خۆشێتی بەرهەمی خۆشێتی، مەجبوریش نییە گەر دەمانچەی هەبێ بخاتە شتێکی وە، توانی بخاتە تەختەیەک و لە ماڵەکەی ئەو نەبێ. 51 ساڵ تێپەڕی بەسەر ئیعدامکردنی سید قوتب ڕەحمەتی خوای لێ. لە فەجرێکە لە بەرەبەیانیەکە وەکو فواد علام باسەکە بەڵێ لە تەنیشتمەوە بوو ئەم بەر بۆی ئیعدام. سیارەی دوای منیش عەبدولفەتاح ئیسماعیل بوو، زابطێکی کە کەلەپچەی کردبوو لەگەڵی، سیارەی دوای ئەویش یوسف هەواش بوو. ئەم سیانە هەرسێکیان ئیعدام کرانەوە ڕۆژەکە، ئەویش زابطێکی تر کەلەپچەکەی کردبە دەستی خۆی و ئەو بۆی کەسیان ڕانەکە. سید قوتب ڕەحمەتی خوای لێبێ 6 مانگی پێ نەچوو وازی لە قیادەی شۆڕشی جەمال عەبدولناسر هێنا. سید قوتب یەکەمین کەسی مەدەنیش بوو لە کۆبوونەوەکان کە دانیشت، ئەوان هەمویان عەسکەری بوون، ئەو بە سیفەتی مستەشاری شۆڕش ڕاوشکاری شۆڕش لەگەڵیان دانیشت. بەڵام دوای 6 مانگ باوەڕیوا بوو کە ئەمانە فڕیان بەسەر ئیسلامەکەەوە نییە، ئەمانە شۆڕشیان بۆ خۆیان کردووە و دوایش دەرکەوت مایلس کۆبلاند کە سەفیری ئەمریکی بوو، ئەو کاتە پیاوی مخابراتی ئەمریکی بوو، لە کتێبەکەی لوعبەت الأمم باسی ئەوە ئەکاتۆ کە چۆن هاوکاری جەمال عەبدولناسرمان کرد بۆی ئینقلابەکەی سەرکەوێ و ئینقلابەکەش ئێمە کردمان. جەمال عەبدولناسریش بوو بە وەحدەیەکی قیاس کە مایلس کۆبلاند دەڵێ ئەگەر عەمیلێک حساب بکەین لەگەڵ ئێمە بێ ئەڵێن چەند دەرەجەی جەمالێتی تیایە، چەند دەرەجەی عەبدولناسرێتی تیایە. لە کاتێکە هەموو کەسێکی شەزانەکە جەمال عەبدولناسر پەیوەندی لەگەڵ سۆڤێت هەبوو و هەموو نیشاڵی خۆشی لەگەڵ سۆڤێتا کرد و مستەشارەکانی سۆڤێتیش هاتن سەد العالیان بینا کرد و هەرواشتی تر. کەوا بوو سید قوتب ڕەحمەتی خوای لێ بێ کە لە ساڵی 1906 لەدایک بووە و 1966 کۆچی دوایی کرد. ئیعدام کراوە لەم 6 ساڵەی تەمەنی خۆیان بە 3 مەرحەلە تێپەڕ بووە. مەرحەلەی ئەخیر مەرحەلەیەکی نضوجی فکریە، پێگەیشتنی فکرە. بۆیە 13 جزئی ئەخیری في ظلال القورآن لەگەڵ معالم في الطريق بە نەفسیەتێکی ترەوە نووسویەتی، بە تێگەیشتنێکی ترەوە نووسویەتی وەکو منیر الغەضبان ئەمین عامی خۆن مسلمینی پێشووتری سووریا کە بە خزمەت سید قوتب گەیشتووە بە هەسیەکە فەرمێ ئەو 13 جزئی ئەخیر فەرقی هەیە لەگەڵ 7 جزئەکەی. بۆیە سید قوتب ئەیویست دوای تەکمیلەی 13 جزئەکە بگەڕێتەوە لە بەقەرەوە دەست پێ بکاتەوە بە شێوەی مراجعکردنەوەکە. ئەوە ئینشاءڵڵا لە حەلەقەی ترا دێمە سەری. خوای گەورە یارمەتی دەری ئێمەش ئێوەش بە لە تێگەیشتن و لە سینەفراوان و لە ئاقڵبوون، لە وەرگرتنی ئەزمون و تەجروبەی خەڵکی تر و ڕێزگرتنیش لە کەڵەپیاوانی ئیسلام لەوانەی کە خزمەتێکی گەوریان بە ئەم وعیە ئیسلامیە کردو کە ئێستا ئێمەی لەسەرین. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.